دوای 5 کاتژمێر لە کۆبوونەوەیان بزوتنەوەی گۆڕان و پارتی بەبێ هیچ ڕاگەیاندراوێ کۆتاییان بە کۆبوونەوەکەیان هێنا. لە کۆبوونەوەکەدا پارتی بەوردی گوێی لە داواکاریەکانی گۆڕان گرتووە. بەپێی زانیاریەکانی پێیام لەو کۆبوونەوەدا گۆڕان بە پارتی وتووە بەدەر لەو 5 خاڵەی کە هەیەە بە هیچ ئەگەرێکی تر سازش ناکەن. وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان دوا بەدوای کۆبوونەوەکە ڕایگەیان ئەوان هەوڵی خۆیان لەگەڵ بزوتنەوەی گۆڕانداوە و 6 خاڵیان بۆ هێناون کە بە پێویستی دەزانن گۆڕان لە کەمترین کاتدا وەڵامیان بداتەوە. لەو ڕوانگەیەوە ئێمە پرۆپۆزڵێکی 6 خاڵیمان ئامادە کردووە ئەمڕۆ هاتین بە وەفدێکەوە بۆ لای بزوتنەوەی گۆڕان و ئەم 6 خاڵەمان یەکەمیان ئاساییکردنەوەی پەیوەندەکان و ڕێخستنەوەی پەیوەندەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هەروە ئاساییکردنەوەی کاری پەرلەمانی دوای ئەوەی کە ئەو مەرجانی پێشوو هەمان بۆ مەرجەکانیشمان لا بردووە هەروەها هەڵپشتیکردن بۆ پرۆسەی ڕێفراندۆمی کە لە ئارادایە هەوڵدان بە هەموو لایەنەکان بۆ ئەوەی کە بتوانین پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بۆ ئەوەی کە بتوانێت بژێوی خەڵک چاکتر بکات و ڕێگا بدۆزێتەوە بۆ ئەو بابەتە. پارتی کە بە هۆکاری پەخستنی پەرلەمان دەزاندرێت ئێستا هەرخۆی هاتووە بە ڕسمی داوا لەلایەنەکان دەکات کە پەرلەمان کارا بکرێتەوە و لەوێ گرفتەکان چارەسەر بکرێن. بەڵام دەوترێت گومان لە نیازپاکی پارتی دەکرێت و پێدەچێت کاراکردنەوەی پەرلەمان تەنها بۆ پرسی ڕیفراندۆم بەکاربهێنێت. بزوتنەوەی گۆڕان دوای ڕۆشتنی پارتی کۆبوونەوەیەکی لەسەر ئەو داواکاریانەی پارتی ئەنجامدا واج بڕیارە لە چەند ڕۆژی ئایندا وەڵامی پارتی بداتەوە. ئەوان داوا دەکەن هەموو ئەو بابەتانەی کە هەیان بووە لەسەر مەوزوعەکانی پێشوودا هەمویان لێ قبول بکرێت ئەنجا پەرلەمان ئاسایی بکرێتەوە. ئێمە دەڵێن پەرلەمان ئاسایی بکرێتەوە دەتوانین گفتوگۆ لەسەر هەموو شتەکان بکەین. هەر هەموو ئەو گرفتانەی هەیە وەکو حزب دەتوان لە خۆیان پرسمزان چیان هەیە بۆ گوتمان ئێوە دەتوان دراسەیان بکەن و بیان خوێندنەوە بەرژەوەندەکانتان لەگەڵی لێک بدەنەوە. ئێمە چاوەڕوانی ئەگەر پێتان باش ببێن مناقەشەمان لەگەڵ بن دەرگامان کراوە بۆی دوا بەدوای کۆبوونەوەی بزوتنەوەی گۆڕان و پارتی سەردانی مەکتەبی سیاسی یەکێتی کردو کۆبوونەوەیەکی نیو کاتژمێری لەگەڵ ئەنجامدا. لە کۆبوونەوەکەدا پارتی داواکاری خواستەکانی گۆڕانی بە یەکێتی ڕاگەیاند و دوا بەدوای ئەوە ژوەفدەکەی پارتی سلێمانیان بەرەو هەولێر جێهێشت. لە دوای مردنی نەوشیران مستەفاوە بۆ یەکەم جارە بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوە ئەنجام بدەن. بەڵام کۆبوونەوەکەی ئەمڕۆ نەبەدڵی پارتی دیموکراتی کوردستان بوو نەبەدڵی بزوتنەوەی گۆڕانیش، چونکە هیچ کامێکیان نەگەیشتن بەڕێکەوتن و یەکلایکردنەوەی کێشەکان. ڕامێ عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.